بقدر هرچی گیانی والبر لجن و ملک گروهی بشر بقدر هرچی خدا پی خوشا بقدر هرچی عشق و خروشا بشو بروج ببین و بوار درود بو گیانی ریبری نازدار صلی الله علیه و سلم. عزیزان و خوشویستانم، دوای دابڕانێک بەهۆی مانگی بەفەڕی ڕەمەزانەوە لە بەرنامەی بەفەڕ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئومێد دەکەین ئەو فەڕ و بەرەکەت و خۆشەویستی و عەلاقە ڕوحیەی ئێمە لەگەڵ خوا هەمیشە و بەردەوام بمێنێ و تا سەر بێ و هەمیشە بەندەی ڕاساڵی خوا و بۆ خوا سوڵحاو بین. بێگومان ڕەمەزان یەکێکە لە تایبەتمەندیەکان یا یەکێکە لەو وێزگە تایبەتانی کە مرۆڤ پەیوەستیەکی بەردەوامی بەخوای خۆیەوە هەیە. چۆن ئەم پەیوەستیە بەردەوام بێت لە دوای مانگی ڕەمەزان و پێش مانگەکانی ڕەمەزان، وەک چۆن ئێمە هەمیشە دەڵێن بەندەی خواین، بەندەی کات و ساتێک یا شەخسیەتێکی تر نین. هەروەکو چۆن سەیدنا ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دای بە گوێی هەموو مرۆڤایەتیدا کە هەر کەسێ پێغەمبەری دەپەرست صلی الله علیه و سلم ئەوە پێغەمبەر وەفاتی کرد و هەر کەسێ ئەگە خوا پەرستێ ئەوە خوا زیندووە و هیچ کاتێ مردن نابینێ. بۆیە دەبینی زۆر کەس تەنها لە ڕەمەزاندا خوای بیر دەکەوێتەوە و بەندایەتی بۆ خوا کە ئێمە پێویستە لە دەرەوەی ڕەمەزان، لە دوای ڕەمەزان، پێش ڕەمەزان هەمیشە بەندەی خوا بین. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکە باسی بەردەوامیەکەین لە هەموو کاتێکا چۆن ئەم وزە مەعنەوی و عیبادەت و پەرستشە زۆرانەی کە لە ڕەمەزانی پیرۆزدا کۆمان کردوتەوە هەر بەردەوام بێ و بەشی ساڵەکەمان بکە. تەوەری دووەمی بەرنامەکەمان باز لە ڕۆژووی شەشەڵان یا ڕۆژووی مانگی شەوالە کە ئەیوبی ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەگەڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر کەسێ 30 ڕۆژەی ڕەمەزان و 6 ڕۆژی شەوال بە ڕۆژوو بێ وەکو وایە هەر هەموو مانگەکە بە ڕۆژوو بێ. ئەمەش بەپێی ئەو قیاسە یەکبەدەیەی کە مانگی عەرەبی بێگومان لە ساڵێکە 360 ڕۆژەکە 30 ڕەمەزان و 6 شەوالیش ئەوە 36 زەربی دەکاتە 360 باسی گرنگی شەوال و ڕۆژوەکە یەکین. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینیم کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت بۆ کۆڵێ بە قەزا جەژنتان پیرۆز بێ و تاعاتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان قبوڵ بوو بێ ئینشاڵڵا. ڕێز بێ ئینشاڵڵا لە هەموو لای دەستان خۆش بێ. بەردەوام بوون لەسەر کار و پەرستشی چاکەکاری تەوەری بەرنامەکەمە چۆن ئێمە بەردەوام بین. لە ڕەمەزانە ڕەونەق و شەوق و عەشقێکی زۆر هەبوو بۆ عیبادەتەکان، ئەمە چۆن ئەکرێت دوای ڕەمەزانیش بەردەوام بێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. صلاة خواهي قولا لجنابتو لسرجم بينران وبسراني برز وخوشويست لا وكارم لخواهي قولو مدبان خوي تعالى تاعت عبادتي همولا كماني قبول كدبيت ولا آزاد كراوان واللي خوشباني مانجي رمضان همولا كماني حساب كدبيت. آمين إن شاء الله. بيقومان مانجي رمضان وكو جنابش فرمود ويزقيشي قرنقا لجيان إنساني مسلمان دا براسيكا چوسو چالاكي وقرم وقريكي زيادة أداء بإنسان وقالنا خوي قولة تبارك وتعالى كإنساني دروس كردوا بو عبادة برسشي خوي دروسي كدوكو خوي دا فرميت وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوي قولهم دبان دا فرميت من جنوكو إنسانم دروزنا كدوا تنهابو أو نبيك عبادتي من بكن ومن ببرسن كواتا كاري قولو قرنجي إيما لجياني دنيا دا بريتي لأنجام دان عبادتكان وعبادتكان جونا قرنجا خوي قول سبحانه وتعالى بجورها الشواس لسر إيما إدانا وتابتوانين بهر جورك لجورا كان بخومن لخواي قول تبارك وتعالى نزيق بكينهم. عبادتي وهي بيويس الروجي بينجار أنجام بدريت بو أوي همو للروجة كإنسان چندين جار بيوندي بكا لقل خواي قول تبارك وتعالى بيوندي كاني بهي السر بكات. عبادتي وهي لصالك مانجك كوكو روجي بالأنجام دي بخواي پروردگار. عبادتي وهي لصالك دا جاريك وكو زكاة كسيقر خواهي قول مالو ساماني بيداو بارو مالو سامانكي خوي بيتو بقات حدي زكاة صالي بسداتي بربي زكاتي مالكي بدات. عبادتي وهي لتمن دا جاريك أنجام دريت وكو أنجام داني حج عمرك لتمن دا جاريك فرز واجبا.
ئەم عیبادەتانە عیبادەتی وا هەیە بە جەستە و بەلاشە ئەنجام مەدرێت، عیبادەتی وا هەیە بە جەستە و بە پارە ماڵ و سامان ئەنجام مەدە، عیبادەتی وا تەنها عیبادەتی ماڵیە. ئەمانە هەمووی کۆمەڵێک پەیامیتیان کە ئینسان جەستەی و ماڵی و حەشە لە ژیانی دنیا خوای گەورە تەبارەکە و تەعالا پێداوە، هەمووی خوای پەروەردگارە تەبارەکە و تەعالا. پێویستە تۆش لە ڕەزامەندی خوای گەورە تەبارەکە و تەعالا کارەکانت ئەنجام بدەیت و کاتەکانت سەرف بکەیت. بێگومان مانگی ڕەمەزان وێزگەیەکی گرنگە بۆی کە ئینسان زیاتر هەوڵ بدات لە خوای گەورە تەبارەکە و تەعالا نزیک ببێتەوە، لەبەر ئەوەی خوای گەورە تەبارەکە و تەعالا هەمیشە مەبەستێتی کە لە بەندەکانی خۆش ببێت و عفوات و لێبوردنی گشتیان بۆ دەربکات و چەندەها وێزگەی پابوونەوەیشی لە مانگی ڕەمەزاندا بۆ ئێمەدا ناوە وەکو ڕۆژوەکەی، وەکو تەراویحەکەی، وەکو لەیلەتول القەدرەکە، چونکە بۆ هەرسێکیان دەفەرمێ من صام رمضان من قام رمضان من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. بەڵام مهم ئەوەیە نیشانەی قبولبوونی کردەوەکانی ئینسان بەڕاستی بەردەوامبوونیەتی لە دوای مانگی ڕەمەزان. ڕەحمەتی خوا لە ئیمامی عەلی بێ کە دەیفەرموو كونوا لقبول العمل أشد اهتماما من العمل. أي فرمو إيوه هول بدن يعني جرينجيدان تان بويكا كدوكان تان ورقيداو بيلا إخوان أو تنزل لا مهم تدبير لأنجام داني كدوكا شكا خواهي قدودة فما إنما يتقبل الله من المتقين. براسي أواني كار بخوا أكن، أواني كاركيان بالرسوزي أنجام مدن، أواني بباكيو بچاكيو بالرسوزي أنجام يدن، أواني لهمو كاتوساتك سنوورەکانی خوای گەورە دەپارێزن. بەڕاستی خوا گەورە تەبارەکە و تەعالا عیبادەت لەوانە وەردەگرێ. ئاخر سە ئینسانی وایە لە پێش مانگی ڕەمەزانە ئەهلی نوێژ و ڕۆژ و تەعات و عیبادەت و ئەمانە نەبووە، لە مانگی ڕەمەزانە تەوبەیەکی جوانی کردووە بە ڕۆژوو بۆ نوێژەکانی ئەنجام داوە. بەڵام لە دوای مانگی ڕەمەزان بەنا بەخوا تەماشاکە دەچێتەوە سەر مەشروب خواردنەوە، تەماشاکە هەر ئەمڕۆ کە ڕۆژی جمعەیە تەماشای سەیرانگاکان کە تەماشای نزیک شەقامەکانی دەرەوەی شار کە دەبینی خەڵکانێک دانیشتون سەری خۆیان گەرم کردووە بە تاوان و بە گوناه و بە ڕۆچوون لە بێفەرمانی خوای گەورەیە تەبارەکە و تەعالا. لە کاتێکدا ڕەنگە کۆمەڵێک لەوانە لە مانگی ڕەمەزاندا بەڕاستی ڕوویان کە دەبێتە مزگەوت و تاعەت و عیبادەت، لەبەر ئەوە ئەگەر دەتەوێت کار و کردەوەکە دووەرگیراو بوو بێت بەڕاستی نیشانەی ئەوەیە کە ئینسان بەردەوام بێت. مامۆستا بەردەوام بوون لەسەر ئەو ڕۆحیەتەی ڕەمەزان. ئێمە لە بەرنامەی کتابەتی کەناڵی ئاسمانی پەیام لە 23 ڕەمەزاندا میوانداری بە ڕێوبەری پۆلیسی هەولێرمان کرد، دەڵێت تا 23مین ڕۆژ یەک تاوانی وا ڕووی نەداوە لە هەولێرێکی ملیۆن کەسی زیاتردا کە جێی باس و خواز بێ، ینی هەموو پارێزگای هەولێر. مەبەستمەوەی ئەم ڕۆحیەتە ئێمە هەمیشە گیرمان خواردەوە بەدەست تاوانە کۆمەڵایەتی خراپەکانی کۆمەڵگەوە، کوشتن، دزی، تەڵاندان، کۆمەڵێشتی دیکە. بەردەوام بوو لەسەر ئەم ڕۆحیەتە، لەسەر ئەم ئەخلاقە، لەسەر ئەم ئەشقوەبینەی کە بەو خوا هەمانە جۆرە لە جۆرەکان پاکبوونەوە نییە لە کۆمەڵگە کەشمانە بەرامبەر تاوان و کۆمەڵایەتەکان. بێگومان خۆی کە لە پێناسی ڕۆژوودا یەکەمشت دەڵێن ئەلئیمساک و یعنی ڕۆژوو بەڕاستی خۆگرتنەوەیە. جا ئەگەر ئینسان لە ڕۆژوودا خۆگرتنەوە بێت لەو شتانەی کە حەڵاڵ و پاک و دروست و چاکن، ئەو لاترە کە ئینسان بەڕاستی خۆی لە قەدەغەکرا و خۆی لە حرامکراوەکان بگرێتەوە. ئەنی تۆ خواردن و خواردنەوە کە حەڵاڵە و پاکە خۆی لێگرتەوە لە پێناو ڕەزامەندی خوام. ئەی گوناهکردن، ئەی تاوانکردن، ئەی ئینسان پەنا بە خوا ڕوبەڕووی خراپە، ئەمە بەڕاستی چەندە تاوانێکی گەورەیە. لەبەر ئەوە ئینسان ڕۆژوو خۆپارێزی بۆ دروستەکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕاستی لە چەند وشەیەکی کەمە، چکە رسول الله صلی الله علیه وسلم فەرمێ ئوتیت جەوامع الکەلم، کۆکراوەی وتەکان بە رسول الله علیه الصلاة والسلام دراوە. یعنی رسول الله صلی الله علیه وسلم دەفەرمێ الصیام جنة، تەواو دەفەرمێ ڕۆژوو قەڵغانە. ئەمە دەتوانێت سەد وتاری لەسەر دابەزێریت. بەڕاستی لەسەر گرنگی ڕۆژوو کە ڕۆژوو قەڵغانێکی چەند گرنگە، ئینسان چۆن دەپارێزێ. ئەگەر تاکەکان پارێزراو بوون ئەو کاتە تەماشاکە چۆن کۆمەڵگاش بەڕاستی دەپارێزێ، چۆن مجتەماع پاک دەبێتەوە لە گوناه و لە تاوان. ئەگەر تاکەکان بە ڕۆژ لە عیبادەتی ڕۆژوو دابن و بە شەویش هەسن بۆ پارشێ و هەسن بۆ ئەنجامدانی عیبادەت، هەسن بۆ ڕەزامەندی خوای گەورە تەبارەکە و تەعالا، بەڕاستی ڕوو ناکەنە گوناه و تاوان. بەڕاستی ئەوە مصداقیەتی و فەرمودەی رسول الله صلی الله علیه وسلم دەسەلمێنێ کە دەفەرمێ وصفدت الشياطين، يعني كاتێک کە شەیطانەکان زنجیر دەکرێن
هوا و نفس و ئارەزووی ئینسانش بەڕاستی ئینسان دەتوانێت کۆنتترۆلی کابوسی خی گەورە تەبارەکەەوە تعالی بەڕاستی ڕەمەزان ڕۆڵێکی گەورە و گرنگی هەیە لەوەی کە خەڵک دەپارێزێت لەوەی کە خەڵک نەیەڵێ بەرەو گوناه و تاوان بڕوە چۆ رسول الله عليه الصلاة والسلام دەفەرمێ إنما الصيام من اللغو والرفث يعني خەڵکی گوان نەزانێ ڕۆژوو تەنها ئەوەیە خواردن نەخۆی خواردنەوە نەخۆی کە ئەمە ڕەنگە ئەمە تعریفێکی ڕۆژوو بێ لای هەموو خەڵک بەڵام رسول الله صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕۆژوویەکە کە بتپارێزێت لە لەغو لە قسەی ناشرین لە قسەی بێبەها لە قسەیە کە ڕۆژووی هەیە بۆ کە زەرری هەیە بۆ ڕۆژوەکەت وەکو رسول الله صلی الله عليه وسلم دەفەرموو من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه ئەگەر کەسێک واز لە قسەی درۆ نەهێنێ خوا پێویستی بە برسێتی تونێتی و کەسە نییە کەواتە ڕۆژوو دەرس و وانەیەکی زۆر گەورەیە بەڕاستی چۆن ئینسان يعني ولله المثل الأعلى کەسێک ڕێکخراوێکی هەیە مۆنەزەمەیەکی هەیە قوتابخانەیەکی تەماشاکەی لە ماوەیەکی دیاریکرا و داخولێک دەکاتەوە کۆمەڵە گوانە دەخوێنن لە دوای ئەوە نەتیجەیان پێ ئەدرێت کارتیان پێ ئەدرێت کۆمەڵە جەوائز و خەڵاتیان دابش دەکرێت بەسەریدا بەڕاستی کۆتا ڕۆژی ڕەمەزان و ڕۆژی جەژنیش ئەوە ڕۆژی خەڵاتە گەورەکەی بەڵام وەکو ڕەحمەتی خوا لە ئیمامی عەلی بێ کە لە کۆتا شەوی ڕەمەزاندا بە هاوڕێکانی دەفەرموو یا لەیتە شعری خۆزگە بما زانایە من هذا المەقبول ئەلەم مانگەیە کێ لەو کەسانە بۆ کە کردەوەکانی وەرگیراو بووە فەنوهەنیهی تا پیرۆزبایی لێ بکەین وە کێ بۆ پەنا بەخوا کە کردەوەکانی ڕەت کراوەتەوە تاوەکو پرسە و سەرخۆشی لێ بکەین چواخەت پەنا بەخوا ئینسانی وا هەیە لەگەڵ کۆتا ڕۆژە و کۆتا ساتەکانی مانگی ڕەمەزان یەکسەر پلان دائەنێت چۆن لە دوای مانگی ڕەمەزان بچێتەوە سەر گوناه و تاوان چۆن بۆ نمونە لە مانگی ڕەمەزانە جگەری نەخوادووە لە دوای مانگی ڕەمەزان چۆن دەست پێ بکاتەوە لە مانگی ڕەمەزانە چاوی پاراستەوە جەستەی پاراستەوە داوێنی پاراستە زوبانی پاراستەوە لە دوای مانگی ڕەمەزان چۆن بچێتەوە سەر ئەوانە کۆمەڵە ڕەفیقی خراپی بووە لە مانگی ڕەمەزانە وازی لێ هێناون دوایی هەل لە جەژنەوە بەرنامەدا ئەنێ چۆن تێکەڵیان بێتەوە ئەمە وەکو ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێ زۆرجار جلوبەرگەکەی زۆر شەرعی بووە بەڵام لە یەکەم ڕۆژی جەژنا دەبینی پێچوانەیە جوانە بەتایبەت بۆ خوشکان پەیامێکی زۆر جوانە پێم وابێ یعنی بەشێک لە وتاری مامۆستایانی ئاینی لە هەنیەکانی ڕەمەزانە بابەتی حجاب و باڵاپۆشی بوو کە یعنی خوشێکی بەڕێز بڕیاری داوە باڵاپۆشی بکە کە ئەمە فەرمانی خوایە بۆ خوشکانی بەڕێز ئەو خوای کە فەرمانی کردووە بە نوێژ و فەرمانی کردووە بە ڕۆژ و فەرمانی کردووە بە زەکات و بە حەج هەر خوای گەورە سوبحانه و تعالی بۆ خۆی فەرمانی کردووە بە ئافرەتان کە خۆیان دابپۆشن وەلا یوبدینە زینەتەهن جوانی خۆیان دەرنەخەن یعنی بۆ خوشکانی بەڕێز و بۆ برایان ئەمە پەیامێکی زۆر گرنگە کە مانگی ڕەمەزان بەڕاستی مانگیەکە ئینسان بتوانێت خۆی ڕابهێنێ ئینسان بتوانێت خۆی لە خوای گەورە نزیک بکاتەوە ئەمە دەتوانێت بیکاتە دەستپێکێک دەتوانێت بیکاتە مقدمەیەک هەوڵی تیابدا بۆ ڕەزامەندی خوای گەورە تەبارەکە و تعالی هەوڵی تێبدا بۆ بەردەوامی بەرنامە دابنێت یعنی ئینسان تۆ مانگی زۆرە ڕابیت مانگی زۆرە ڕابی لەسەر ڕۆژوو مانگیەک زۆرە ڕابی لەسەر شەو نوێژ مانگیەک زۆرە ڕابی لەسەر تەراویح مانگی زۆرە تۆ ڕابی لەسەر دوعاکردن بەڕاستی ئینسان دەتوانێت لە دوای مانگی ڕەمەزان بەشێکیش بێ لەوانە ئەنجامی بدا چۆن لەم ڕەمەزانەیە پیاوێکی مزگەوتی خۆمان باسی کردوتی مامۆستا پار لە شەوی جەژن وتی پەیامێکت پێداین وتت ئەهلی مزگەوت ئەگەر ئێمە نەتوانین لە دوای مانگی ڕەمەزانی هەموو شەوی 11 ڕکات بکەین خۆ دەتوانین دوو ڕکات بکەین خۆ دەتوانین 4 ڕکات هەموو شەوی شەو نوێژ بکەین کاتیشمانی ناگەر عیبادەتێکی زۆر گەورەیە وتی واللهی لە پار و هەتا ئێستا سوپاس دەخوا هیچ شەوێ تەرکەم نەکردووە کەواتە جاری وا هەیە ئەو پەیامەی کە مامۆستایانی دەن بەشی خۆی ڕۆڵ و کاریگەری هەیە لەسەر ئەو خەڵکە جا ئەم پەیامەش کە مامۆستایان لە کۆتا هەینی مانگی پیرۆزی ڕەمەزاندا یان هەینی دوای ئەوە یان لە وتاری جەژندا پەیامی ئیستیقامە و دامەزراوی و بەردەوامی ئەدەن بەگوێ موسڵمانانە بە برایان و بە خوشکان بۆی کە لە دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بن لەسەر عیبادەت ئێمە عیبادەت بۆ ڕەمەزان ناکەین من كان يعبد الله فإن الله حي لا يموت بەڕاستی هەر کەس عیبادەت بۆ خوا کردووە خوا زیندووە خوا نامرێت هەر کەسێکی عیبادەتی بۆ ڕەمەزان کردو ئەوە ڕەمەزان ڕۆی لەبەر ئێمە با ڕەمەزان پەرست نەبین با ئێمە خوای ڕەمەزان بپەرستین ئەو خوای تەبارەکە و تەعالە لە هەموو کاتێکە داوای لە ئێمە کە دۆک و دەفەرمێت واعبد ربك حتى يأتيك اليقين حتى مردن پێدەگا دامە بڕێ لە عیبادەت يعني رسول الله عليه الصلاة والسلام تماشاك لوصف هذا فرمون
كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس بالخير هل هم كاتك وابوه وكان أجود ما يكون في رمضان لكاتكاني ترى شو نوشي كردوه بەڵام لە مانگی ڕەمەزانە زیاتر ئەو هۆکارانە چین کەوا دەکات مرۆڤ بەردەوام نەبێ نەمێنێتەوە لەسەر کار و پەرستشە چاکان وەکەوەی کە لە ڕەمەزانە ئەیبینین لە دوای ڕەمەزان جۆرێ لە ساردبوونەوە جۆرێ لە بێتاقەتی جۆرێ لە مەلەل مرۆڤەکاندا ئاپۆشێ توانای ئەنجامدانی تەنان دوورکان نوێژی سنەتیانە بەڵام لە کاتێکا توانێتی یانزە کات شەو نوێژ بکە لەیلەتول القەدر دانیشێ ینی هەستێ بۆ پارشێ و بەڵام دوای ڕەمەزان دەبینی تەنان نوێژی بەیانیش لە کیزەدا هۆکاری نەمانەوە و بەردەوام نەبوونی مرۆڤ لەسەر ئەم جۆرە لە عیبادەتە بۆ چێگەڕێتەوە والله طبعا خاڵی یەکەم ئەوەی ئینسان کە لە حکمەتی عیبادەتەکان تێنەگات بەڕاستیان تێنەگات کە خوای گەورە تبارەکە وتعالە تۆی بۆچی دروست کردووە و خوای گەورە تبارەکە وتعالە لە هەموو کاتێکە داوای لە کردو لە ئێمە کە بەندایەتی خۆمە بسەلمێنین بۆ خوای گەورە تبارەکە وتعالە يعني ئینسان لە ژیانی دنیادا يعني دوو خاڵێک ئێمە ئاماژە پێ بدەین خاڵی یەکەم بریتیە لە ئەنجامدانی عیبادەتەکان خاڵی دووهەم بریتیە لە هەوڵدان بۆ بژێوی ژیان ئەگەر ئێمە بەراورد بکەین لەبین ئەم دوو خاڵەدا ئێمە خوای گەورە تەبارەکە وتعالە ئێمەی بۆ عیبادەت دروست کردووە لەگەڵ ئەوەدا کەمترین کاتی داوا کردووە لە ئێمە کە کاتەکانمان تەرخان بکەین بۆ عیبادەت ینی خوا ئێمەی بۆ عیبادەت دروست کردووە لەگەڵ ئەوەژە داوای لێ نەکردوین بڵێ لە شەو ڕۆژێکا بۆ نمونە 24 سعات یان 12 سعات یان 6 سعات ئێمە بەردەوام لە عیبادەت تابین لەگەڵ ئەوەیە کاتێکە ئێمەی دروست کردووە خۆی کەفالەتی ژیان و بژێوی ئێمەی کردووە بەڵام ئینسان هەوڵەدات بۆ بژێوی خۆی بۆ ژیانی خۆی ڕۆژانە 8 سعات یان 10 سعات یان زیاتر و کەمتر تەرخان بکات بۆ هەوڵی و بژێوی و پارە پەیداکردن لەگەڵ ئەوەدا کە خوای گەورە تەبارەکە وتعالە کەفالەتی بژێوی و ژیانی ئێمەی کردووە یعنی تەماشاکە خوای گەورە ئێمەی بۆ عیبادەت دروست کردووە بەڵام داوای لێ نەکردوون عیبادەتی بەیانی بکەین بەڵکو ئێستا کە عیبادەتی ئەنجامەدەین عیبادەتی ئێوارەشی داوا لێ نەکردوین لەگەڵ ئەوەیە کە ئێمە خوای گەورە بۆ خۆی کەفالەتی ژیانی ئێمەی کردووە بەڵام بۆ مەسەلەی کەسابەت و بژێوی و ژیانمان نەک بۆ ئەمڕۆ نەک هەوڵی بەیانی هەوڵی 10 ساڵی تر هەوڵی 20 ساڵی تر هەوڵی 100 ساڵی تر بەڵکو هەوڵ دەین نەوەکانمان دانە بەدانە ژیانن بۆ تەئمین کەین لەگەڵ ئەمە هەمووی لەسەر خوایە خوای گەورە دەیکات يعني ئەوەی کە ئێمە خوای گەورە بۆی دروست کردوین زۆر جا فەرامۆشی ئەەکەین و ئەوەی کە خوای گەورە کەفالەتی ژیانی ئێمەی کردووە يعني هەموو قووەت و هێز و توانەمان بەڕاستی بۆ ئەوە سەرف کردووە لە کاتێکدا ئینسان بزانێت کارە گرنگەکە ئیشە گەورەکە لە ژیانی تۆدا بریتیە لە چی ئەم خاڵە ئەوەیە کە خوای گەورە سوبحانە وتعالە تۆی بۆ دروست کردووە جا یەکێک لە ئەو ئافرەتە خواناسانە کاتێک کە دەڕواتە ماڵێکی تازە کاتێ شەو لە نیوەی شەوە خاوەن ماڵ و ئەوانە بان دەکات دەفەرمێت هەستن الصەلا هەستن بۆ نوێژ ئەوانیش کاتێک هەڵدەسن دەڵێن چییە خۆ بانگی نەیەوە ئێشتا خۆ ئێشتا نوێژ نەبووە ئەویش ئەڵێ هەستن نوێشکەن هەستن شەو نوێشکەن ئەڵێن ماڵ ئەوە بێ وەڵڵی وەمەزانی کاتی نوێژی بەیانیە فەرمی بۆ ئێوە تەنها بۆ نوێژە فەرزەکان لە شەواندا هەڵدەسن وتیان ئەرەوەڵا فەرمی وەڵڵاهی من لە ناو کەسانێکدا بووم بەڕاستی پێشتر کە لای ئەوان شەوان هەمووی شەوەکانیان لە دوای ئەوەی کە دەخەوتن و پشووی خۆیان وەردەکەت و ئیسراحەتی جەستە و ئەویان وەردەکەت و ماندووبوونیان دەحەسایەوە شەوان هەڵدەسان بۆ شەو نوێش بەڵام بەداخەوە ئێوە کەسانێکن تەنها گوێ بە نوێژە فەرزەکان دەدەن لەبەر ئەوە بێکێتر لە خواناسانیان وت باشە تۆ نەمان بینیوە جارێک لە کاتی بانگا خۆکەی بە مزگەوتە هەموو کاتێک پێش بانگ تۆ لە مزگەوتا بووی ئەی فەرمووی براکەم بانگدان بۆ غافڵەکانە بۆ ئەوانەیە کە ئاگیان لە کاتی بانگ و نوێژ نییە سوێن بەخوا 40 ساڵە بێ بانگی نەداوە من خۆم ئامادە کردو و هاتووم بۆ مزگەوت و بۆ ڕێگای ڕزگاری و بۆ ڕێگای سەرفرازی جا بەڕاستی یعنی ئەم پەیامانە زۆر گرنگە ئینسان یعنی جاری وا هەیە ئەو سەبەبە وای لێ کات ینی ساربوونەوەیەک ڕووی تێکات ئەنی وەکو جەنابەت فەرمووت تەنانەت ئەگاتە ئەوەی نوێژە فەرزەکەش کە وەکو نوێژی بەیانیە بەڕاستی کەم تەرخەمی تێ ئەکات و نوێژەکەی لە کاتی خۆیدا ناکات نوێژەکەی ئەچوێنێت کەمە بەڕاستی تاوانێکی زۆر گەورەیە یعنی هەموو تەراویحەکان کۆکەیتەوە هەموو تەمەنەدانیشی بەدیار لەیلەتول القەدرەوە ناکاتە گەورەی نوێژی بەیانی یعنی چونکە لەیلەتول القەدرێک کە گەورەیە ئەوەیە کە
حتى مطلع الفجر نوێژی بەیانی تێدا ئەنجام بدەی پرسش و کاری چاکەی تێدا ئەنجام بدەی بەڵام نوێژێکی بەیانی کە رسول الله صلی الله علیه و سلم سەبارەت بە دوورکار سونەتەکەی پێش بەیانی دەفەرمێ ڕەکعەت الفجر خەیر من الدنيا وما فيها دوورکار نوێژی سونەتی پێش بەیانی لە هەموو دنیا و ئەوەی کە تایەتی چاکترە گەورەترە و خێرترە ئەگەر ئەمە نوێژە سونەتەکە هەونە گەورە بێ ئەبێ نوێژە فەرزەکە لای خوا چەنە گەورە بێت لەبەرەوە ئەو کەسەی کە لە مانگی ڕەمەزانە زۆر گرنگی ئەدا بە نوێژەکان بە جەماعەتەکان هەڵەسا بۆ پاشە و سەعاتێک بەڵکو ئەتوانم بڵێن زۆر کەس هەر نەئەخەوت باشە بۆچی توانای ئەوەی هەیە بەڵام بۆ ناتوانێت لە دوای مانگی ڕەمەزان پارێزگاری لە نوێژە فەرزەکان بکات بۆ ناتوانێت نوێژەکەی لە کاتی خۆیدا ئەنجام بدات بەڕاستی ئەمە جگە لەوەی کە تیر نەگەشتنە لە معنای عیبادەتەکان ئەمجا ساردبوونەوەیەکە کە شەیطان وسوسە ئەکا بۆ ئینسان ختورە ئەکا بۆ ئینسان ئەم جاوای لێ ئەکات سستی ئەکات تەمبەڵی ئەکات خاوی ئەکاتەوە تەنانە دوای لێ ئەکات وەکو چۆن کەسێ بڵێ یعنی ئەوە نەم عیبادەت کردووە ئیتر بەسمە بەڵام وەکو ئیمامی عەلی فەرمووی تخوا ئەوەی کردەوە بەلاتانەوە گرنگە لەوە گرنگتر بەلاتانەوە گرنگ بێ بزانن خوای گەورە وەریگرتووە عولەماژە فەرموون نیشانی قبوڵبوونی کردەوەی ئینسان بریتێ لە بەردەوام بوون بریتێ لە ئیستیقامە آخر بە کەسێک ناڵێن تەلەبەیەکی زیرەک بۆ نمونە تەماشاکەی تا شەشیشی تەواو کردووە تەماشاکەی زۆر زیرەکە چۆتە طب بەڵام دەدوای ئەوەی کە لەوێ وەرگیراوە تەماشاکەی هیچ سەعی ناکە هیچ هەوڵ و کۆشش ناکە هیچ خۆی ماندوو ناکە تەماشاکەی تەلەبەیەکی تەممەڵە ئەمە نە شەهادەی پێ ئەدرێت لە دوایدا ئەوانەی دوای ڕەمەزان دەچنەوە سەر ڕێڕەوی ئەوەی کە عیبادەت و پەرستشەکان بۆ خوا نەکەن ئەتوانین بڵێن وەکو ئەو شوانە نادڵسۆزەوان کە هەر هاوین هەچی پوش و ئالیک و گەنم هەیە دەیداتە ئاژەڵەکانی لە کاتێکا لە وەڕی تر زۆرە زستانە بێ بە برسێتی دانیش یا ئەو هەنگەی کە هەنگوینێکی زۆرەکە بەڵام بەهۆی تەممەڵی و تەوەزەلی خۆیەوە بەرەکەی خۆیە خواتەوە هیچ سوودێکی بۆ کۆمەڵگە و بۆ مرۆڤەکان نییە مەبەستمەوەی ئایا ڕەمەزان پێویستە ئێمە پاڵی لێ بدەینەوە بڵێن وەڵا زەخیرەی ئەو یان زەمانکەی ترمان خستۆیت پێویست بە عیبادەت وەرزشەکەلەوە چه خەڵکێک بێ بەم جۆرە بیر بکاتەوە کە ڕەمەزان وەکو خەرمانێک وایە وەکو کوورەی هەنگێک وایە و بەشی یان زەمانەکەی ترمانەکە طبعا ئەگەر ئینسان سنوورەکانی خوای گەورە تەبارەکە وتەعالە بزانێت ئەو حەق و مافانەی کە خوای گەورە تەبارەکە وتەعالە هەیەتی لەسەر ئینسان بەڕاستی بەردەوام حەز بە کەمتەرخەمی خۆی دەکات طبعا کاکە ڕیاز هەنێ مناجاتی یعنی زانایان هەیە کاتێک کە دوعایان کردووە کاتێک کە پاڕاونەتەوە بەڕاستی یعنی زۆر جوان بووم چۆن جارێ دەفەرمێت سەلەف و پێشینە ئومەتە ڕەحمەتی خوا لەبێت چەند مانگی ژوای ڕەمەزان دوعایانەکە دەیان و خوایە ئەوەی کە لە مانگی ڕەمەزانە کردومانە لێمان وەرگرە و چەندێکی دەما بۆ ڕەمەزان دەیانوت خوایە بمانگەینەرە مانگی ڕەمەزان یعنی کاتێک کە ڕوبەڕووی گوناه و تاوانێک دەبوونەوە کاتێککە دانیشتە مناجاتیانەکە لەگەڵ خوای گەورە دەیان فەرموو إلهنا ما عصيناك استخفافا بعظمتك ولكن سولت لنا نفوسنا خواهي جان والله إما كتوشي قناه تاوان بوين بفرماني بوين ونبي لبر أو بيك توبة كم بزانين نعوذ بالله بلان بخوا نفس ما بيكردين قلنا خواهي جان تو زور قوري خواهي قوري سبحانه وتعالى زوري بيخوش بندكاني بقوري الرأي بقرن آخر إنسانك يعني ولله المثل الأعلى تبعات إنسانك چۆنە کاتێک چایەک بۆ کەسێکە کڕێت کاتێک کە گەنانێ بۆ کەسێ بگرێ یارمەتی کەسێکە دا و کەسە پێی دەڵێ زۆر سوپاست دەکەم زۆر مەمنونی چاکەکەی تۆم من هەتا ماوم چاکەکەی تۆم لە بەرچاوە زۆر سوپاسی موقفەکە دەکەم دەیان جارم قسە دەڵێتەوە لە مەجلیس و لە ملاولا باسیەکات ئەمە بۆ بوونی چاکەیەک أي باشا وما بكم من نعمة فمن الله أي خواي قولة تبارك وتعالى أمها مشاكي هي لسر إما أي إما الرجانة نابي سواسي خوابكين أي إما نابي الرجانة بلين خواي جان اللهم ما أصبح بي من نعمة أو بأحد من خلقك فمنك وحدك لا شريك لك فلك الحمد ولك الشكر نابي بلين خواي جان أمهم نعمتان هي تويا خواهی گەن ئێمە سوپاسگوزاریتون ئێمە سوجدە ببین بۆ خوا ئێمە بەردەوامی لەسەر عیبادەت ئێمە دوعا بکەین کە خوای گەورە دەفەرمێت لئین شەکەرتم لەئەزیدەنەکم
خواهي قفهم اقري وشكران بجيري من بكن من بوتان زيادة كم بوي رسول الله صلى الله عليه وسلم دفرمي ليس أحد هيش كسيغنية أحب إليه المدح من الله كبقدر خواهي قولة ستايش كدني بيه خوش بيت يعني دائما بيغمص صلى الله عليه وسلم كاتك الدعاء كاتك أتوانا ونوشوا يعني تماشات شون ستايشي خواهي قولة يكر كده يفرموا وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا بوشي وازستايشي خواهي قولة فما اللهم رب جبرائيل وإسرافيل وميكائيل فاطر السماوات والأرض أي خواي بدا الصلاة أي خواي جبريل أي خواي إسرافيل وميكائيل أي خواي دروس كاربون وروزوي يعني بجور ستايجان دي فرمو الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا كاتك نجي داد بس يعني جور ستايشي خواي قولي ذكر لنا ركوعا سبحان ربي العظيم كاتي هسانا وسمع الله لمن حمده ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما وملء ما شئت من شيء بعد إن جاد يفرموا أحق ما قال العبد وكلنا لك عبد شون استايشي خواي قوريك تو بندي خواي قوري بي خوش استايشي خواي قوري بي خوش بقوري نايب بي يفهموا أحق ما قال العبد وكلنا لك عبد اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا ينفع ذا الجد منك جد أمجدت شو السجدة ليش تسبيحاتي خوايك لا بندو سجدك يا داوي لخوشبونك لا تحياتا التحيات لله أما أنا همي بيامي زور قوريتي دايم لا بلغة ما بيغمر كمان صلى الله عليه وسلم كاتي كان يجي دكر قاتشكاني دا أوسان أم جاد يفرمو أفلا أكون عبدا شكورا نابي من بنديك سواق زار بن بخواي قورا أي إما تشي مان كدوا زور باشا ما صيان توري دوين برنامج ما أماجان فكر جرينجي روجي شواله هاد لسرو بردوامية لو تيجي لحكمة كان أو بك بدوای رمضان دا 6 ڕۆژ لە مانگی شەوال سنەتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خێر و پاداشتێکی زۆر زۆری بۆ نووسراوە چۆن شەوال بکەینە دەواازەی بەردەوام بوونمان لەسەر عیبادەت و پەرستشەکان. طبعا وكان رسول الله عليه الصلاه والسلام اماجي بيدا ولو في المد الصحيح هذا كان كسي مانجي رمضان بقري بدواشي دا 6 ڕۆژ للشوال بقري كلكو داوري خمن دا بيدلن ششلان دا فرمي كان كالصيام الدهري وكوب الرجبوني توابي صالك وايا سبحان الله فرمودكي رسول الله صلى الله عليه وسلم براسي بيامكي زور جرينجي تيدا اوش بديتي لو كبيون صلى الله عليه وسلم باسي نكدو الروج وكال لمانجي كي تردا بيت كالغير مانجي شوال بيت لردا فيرمان دكات كاتي روج مانجي رمضان طوابوي ملئت الروج طواب يعني يك يقلو الروجواني كرسول الله صلى الله عليه وسلم بسنتي دانا روج مانجي ششلانه لمانجي شواله لدواء أو إنسان دقاتا مانجي لدواء مانجي شوابلين ذي القعيدة دواء أو ذي الحجة مانجي قربان مانجي حج ليدا رسول الله صلى الله عليه وسلم فرمي دروجي تايا لقورترين روجكاني صالة والروجي عرفيتي داك بيوم صلى الله عليه وسلم فرمو أميدم هيا ببيت كفالتي سرينوي قناه تاواني دو صالي إنسان لدواء مانجي قربان أمجا مانجي محرمة بيغمو صلى الله عليه وسلم دي فرمو قودترين روجو لدواء مانجي رمضان روجو مانجي محرمة لدواء أو أمجا مانجي شعبان مانجي بيج رمضان عائشة رضي الله عنها دا فرمي بيغمو صلى الله عليه وسلم حج مانجيك أو نتياب الروجو نبو حتى أو تمل أو هم مانجي كتياب الروجو بيأكو مانجي شعبان لغير أو لنا حفتكان همودو شمو بين شميك بيغمو صلى الله عليه وسلم تيدا بالروجو دابو دي فرمو أحب أن يرفع عملي وأنا صائم لدو شمو بيش شمن نامي كدوي إنسان برز بيته بلا خواهي قوله تبارك وتعالى مو سيانزو جوار دو بانزي مانجيكي على بله أو طبعا لحفتكانا لأنه همو مانجيكيشا أيام البيض روجس فيها كان كيسان تيدا بالروجو دابيم كأبو يكي لهولاني رسول الله صلى الله عليه وسلم كأبو هريرة الرازي بيدا فرميت أوصاني خليلي بثلاث خوشويستكم رسول الله صلى الله عليه وسلم أمشقاري كدم فمي سيخال هي حتى ماوي لتمن توازي لما هنا يكي لو أنا فرمي لهمو مانجي كاسير رشتيا بالرجوبة يكي لو أنا فرمي نجي ضحى أنجام بدا قدور كاتج بيت يكي لو أنا فرمي همو شوي بيش خوتن نجي وتر أنجام بدا جاء ما بس مال الرجوع كبو يعني إنساننا لدواي مانجي رمضان يتر الرجوع تواو نا بدو إذا فرميت هكذا مانجي رمضان بالرجوع بيش 6 روجي للشوال بقريت وكو أواي توابي صالك بالرجوع بيت كواتد دي سانة وبيوندي وعلاقة كلا بين إنسان وخواي قوليه تبارك وتعالى بيستد بيتوا أو روج والسنة رسول الله صلى الله عليه وسلم فرمي من صام يوما في سبيل الله حركة سيتنها روجيك
لە پێناوی خوای گەورەدا تەبارەکە و تەعالە بە ڕۆژوو بێت. خوای گەورە تەبارەکە و تەعالە 70 ساڵ لە دۆزەخ دووری دەخاتەوە. رسول الله صلى الله عليه وسلم دفرمي خوا أونا لدوزخ دوري دخاتوا خندقا كما بين السماء والأرض. چاڵێکی گەورە لە نێوان زەوی و ئاسمان چەنە دوورە. خوای گەورە ئەوەنە لە ئاگری دۆزەخ دووری دەخاتەوە کەسێک کە ڕۆژێک بە ڕۆژوو بێ لە پێناو خوای گەورەیە تەبارەکە و تەعالە. لەبەر ئەم پاداشە گەورەش کە بۆ ئینسانی ڕۆژوان دانراوە کە دەفەرمی هەر کەسێک بە ڕۆژوو بێت وە لە کاتی ڕۆژوەکەیدا بمرێت ومن ختم له بصوم بەوە بمرێت لەسەر و حاڵتە بمرێت خوای گەورە دەیخاتە ناو بەهەشتەوە. کەواتە پێمان دەڵێت ئەی ئینسانی مسلمان پەیوەست بە بەخواکەت پەیوەست بە خالیقەکەت تووشی ساردبوونەوە بێتاقەتی مەبە بەڵکو بڕیار بە تۆ کەسێکی دامەزراو بێ بڕیار بە لە مانگی ڕەمەزان چۆن چوس و چالاک بووی لە عیبادەتەکان لە دوای ڕەمەزانیش ئەگەر بەو شێوازەش پێت ناکرێت بەڵام بەردەوام بە لەسەر تاعات بەردەوام بە لەسەر عیبادەت بەردەوام بە لەسەر خواناسی بەردەوام بە لەسەر پاراستنی سنوورەکانی خوای گەورە تەبارەکە و تەعالە. چونکە بەڕاستی تەمەنی ئینسان فرسەتێکی زۆر گەورەیە بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خۆم. ئەوە تا کاتێک وەکو خوا دەفەرمێت حتى إذا جاء أحدهم الموت ئینسانی وهەیە کاتێک کە مردن پێی دەکات دەڵێت إني تبت الآن ئەوە ئێستا تەوبە دەکەم پەشیمان دەبمەوە. تازە پەشیمان بۆ لەو کاتە چه سوودێکی هەیە؟ ئێستا ئێمە تا دەتوانین تا هێز و توانامان هەیە تا چوس و چالاکین بۆ ئەنجامدانی عیبادەتەکان. ڕەحمەتی خوا لێ ببرا خوشکی بەڕێزم نەکەی بیرکردنەوە لەو جۆرە کەسانە بێت کە یعنی وا تێگەیشتون یعنی تەمەنی گەنجی و جوانیان سەرف بکەن لە دنیا لە خۆش و ئارەزواتی دنیا. یعنی ئێستا الحەمدولillah خەڵک تێگەیشتووترە. ساڵانێک لەوە پێشەکە گەنجێک ڕووی کردایەتە مزگەوت پیان دەوت باشە تۆ گەنج و جوانێ بۆ لە ئێستەوە کاکەیان تەمەنی خۆ دوالی ئەەکەی. ئەگە خوشێکی بەڕێز باڵاپۆشی بکردا پیان دەوت ئەرێ باشەوە مناڵەوە بۆچی لە ئێستەوە مناڵە فەقیرە ئاوا لێ دەکەن. ئێ باشە خۆ چی لێ کردووە؟ یعنی تۆ مەگە زوڵمێکرد لێ کردووە تۆ دەتەوێت فێری کەی چۆن بەندایەتی بکا بۆ خوای گەورە تەبارەکە و تەعالە چۆن لەسەر ئەوە ڕابێت. لەبەر ئەوە من بە دایکان و باوکانی بەڕێزیش دەڵێم یعنی زۆر جا دایک و باوکان بەڕاستی کەم تەرخەمی دەکەن لە ئەز مناڵەکانیاندا. یعنی لە تەمەنێکدا کە ئەو منداڵە حەزی لە ئەنجامدانی عیبادەتە دایک و باوکەکە ڕێگری لێەکەن. دوای ئەوە منداڵەکە بە گوێن ناکە دوای ئەوە تااقەتی ئەنجامدانی عیبادەتەکانی نییە. مامۆستا بێگومان یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزان و چوار ڕۆژەی ئەیام تەشریقی ئەوەی جەژنی قوربان حرامە ڕۆژوگرتنتیایە. بەڵام ئایا لە دووەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە تا بۆ منە حوتەمین ڕۆژی مانگی شەوال ئەم کاتە باشە بۆ ڕۆژوگرتنی شەوال یان بۆ منە دووشەمە و پێنجشەمەکان کە هەشت دانیتیایە هەشت دووشەمە و پێنجشەمەیی یا بۆ منە هەندێک لە دووشەمە پێنجشەمەکان لەگەڵ 14 مانگی عەرەبی بەم مەبەستمەیە کات و ساتی شیاوی ڕۆژوگرتنەوەی شەوال ئەو 6 ڕۆژە بخەینە چ کاتێکەوە؟ بەڵێ طبعا رسول الله عليه الصلاة والسلام کاتێک ئەوەی فەرمووە وەزانە ڕەحمەتی خوان لێبێت شەرحی فەرمودەکانی ڕسوولان کردو عليه الصلاة والسلام فەرموویانە ئەم 6 ڕۆژە ئینسان ئەگەر بەسەریەکەوە بگرێت لە ئەوڵەوە یان لە ناوەڕاستەوە یان لە کۆتاییەوە یان 3 ڕۆژی ئەیام البیض و 3 ڕۆژەکەی تر لە کاتێکی ترا بگرێت یان دووشەمە و پێنجشەمەکان هەر چۆنێکی بگرێت دروستە. ئێستا زۆر کەسی وا هەیە بۆ نمونە دەوامی هەیە لە دووەم ڕۆژی جەژنەوە دەستی پێکردووە ئەوێت ڕۆژەکان لەسەر یەکتر بە ڕۆژوو بێت. بەڵام ئەو کە ڕسوول الله عليه الصلاة والسلام بەتەنها بڵین ڕێگری لێکردووە بە ڕۆژوبوونی ڕۆژی جمعەیە بەتەنها. يعني رسول الله عليه الصلاة والسلام كاتي كسكي بيني ولا الروجي جمعة دا بروجو بفرميتي أصمتي أمس آية دنيا بروجو بك بيش بدكات وتيتي نوالا فمي بيعني بروجو بيوتيتي نوالا فميتي دبرو روجو كد بشكينا جام أواني بتابت قبلين مجالك أنوايا جمعة وشمال لما لون دەتوانن لەو دوو ڕۆژەدا ڕۆژەکەیان بگرن بەڵام بە تەنها ڕۆژی هەی جمعە بە ڕۆژوو نەبن و بە تەنها ڕۆژی شەممە بە ڕۆژوو نەبن. یعنی ئێوارە زۆر کەس لە ئەهلی مزگە و چەند کەس پرسیاریان لێکردم لەسەر ئەم بابەتە کە منیش ڕوونکردنەوەم پێدام ئەمە ینی فرسەتێکی باشە کە ئەو بۆ بینەرانی بەڕێز ڕۆشن بکەینەوە. رسول الله صلی الله علیه و سلم قەدەغەی کردۆ شەوی جمعە تایبەت بکرێ بە عیبادەت یعنی عیبادەتێکە لە شەوانی تردا نایکەیت بڵێ لەش بۆ تەنها بۆ لە شەوی جمعەدا کەسی هەڵسێ شەو نوێژ بکا و تایبەتی کا شەوی جمعە بڵێ خێری زیاترە لە کاتەکانی تر یان ڕۆژەکەی تایبەت کا بە ڕۆژوگرتن ئەمە بەم شێوازە بەتەنیا نابێت. پێنجشەمەی لەگەڵ گرتووە جمعە و شەمە دروستە
یان ئەمڕۆ بە ڕۆژوو بۆ شەمەشی لەگەڵ دەگرێ ئینشاءڵڵا ئەمەشە دروستە کەواتە الحەمدوللا مەجالەکە فراوانە لە مانگی شەوالدا هەر کەسێ بتوانێت لە گوێرەی توانای خۆی لە هەر ڕۆژێک لە ڕۆژەکاندا بتوانێت ئەو ڕۆژانە بە ڕۆژوو بن ئینشاءڵڵا خێر و پاداشێکی زۆر زۆر گەورەی تێدایە. ئێستا ڕۆژووی ئەو 6 ڕۆژە بریتی قەرزەکەوێت کەسێ سەفەری کردووە نەخۆش بووە یا ئافرەتی عوزرێکی شەرعی هەبووە منداڵی بۆ منە شیرە خۆرە بۆیان بۆ نەکەوتۆتە سوڕی مانگانەوە ئەم 6 ڕۆژە لە بریتی قەرزەکەوێت بەڵێ دیارە ڕۆژووی فەرز جای و ڕۆژووی سونەتی جایە ئەم ڕۆژوانەی سونەت نەگەر ئینسان بگرێ خێر و پاداشی دەست ئەکەوێت وە لە نەکردنی سزا نادرێت چکە لە پێناسی سونەتە ئاوا بڵێن کە هاتوو ئینسان خێر و پاداشی دەست دەکەوێت بە ئەنجامدانەکەی وە بری ڕۆژووی فەرز ناکەوێت ئەو ڕۆژووی کە ئینسان قەرزارە ڕۆژ و قەرزەکەی دەتوانێت لە کاتێکی تر دابگرێتەوە تەبعاً ئەو کەسێک کە ڕۆژوو قەرزارە ئەگەر بتوانێت لەم مانگەدا هەم ڕۆژوو قەرزەکەی بگرێتەوە و ڕۆژوو شەشەڵانەکەش بگرێت هەردووکیان ئەمە بەڕاستی خێر و پاداشتەکەی گەورەترە و چاکترە. ئەگەر وەگەر کەسێکیش نەتوانێت کەسێک جاری وایە بۆ منە ناتوانێت دەڵێ بەخوا کاتە ڕۆژەکەی گەرمە و یان ناڕەحەتە و ئێستا گەر بتوانم شەشەڵانەکە بگرم لە کاتێکی تردا ڕۆژووی قەرزەکە بگرم و ئەمە دروستە لە حەدیسی صحیحدا هاتووە خێزانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جاری وهەیە ڕۆژووی ڕەمەزان کە لەسەریان بووە لە مانگی شەعبان ناگرتویانەتەوە شەعبان مانگی پێش ڕەمەزانە ئەنی جاری وا هەبووە ڕۆژەکەی کە گرتویانەوە دەمانگی بین بووە یعنی بەسەریان ڕۆشتووە لەگەڵ ئەوەدا ڕۆژووی شەشەڵانیان گرتووە ڕۆژووی عەرەفەیان گرتووە ڕۆژووی عاشورایان گرتووە دووشەمە و پێشەمەیان گرتووە سیانزە و چواردە و پانزەی مانگی قەمەری ئەیام البیض ئەو ڕۆژوانیان گرتووە لەبەرەوەی ئیشکالەتێکی تیانە جاری وای هەندێک کەس فتوا بەوە ئەدا دەڵێت ئەگەر تۆ گەر ڕۆژوو قەرزار بی دروست نییە ڕۆژووی سونەت بگریت دەبەنەوە ئەو فەرمودەی کە باسمان کرد کە خێزانەکانی ڕەسوول عەلەیهی سەڵات وسەلام جاری ڕۆژووی ڕەمەزان لە شەعبان ناگرتویانەتەوە مانگی پێش ڕەمەزان هیچ ئیشکالەتێکی تیان نییە. مرۆڤ گوناهباریش نابێت ئەگەر 2-3 ساڵیشی بەسەرا بڕوا نەگاتە ساڵ ینی نابێت ڕەمەزانی بەسەرا بەڵێ ئەگەر ئەو کەسە عوزری هەبوو بۆ نمونە کەسێک نەخۆشە لەبەر نەخۆشی نەیتوانێت بگرێ نەخۆشەکەی بەردەوام بوو هەتا گەیشتەوە ڕەمەزانێکی تر مەجالی نەدا دوای ئەوە دوای ڕەمەزانی تر چابەوە گرتی ئەمە تەنها ڕۆژوەکەی مەسەلەی فیدیە و هەندێک کەسێ هەم فیدیەکەوێت سەر هەم ڕۆژوو گرتنەوە کە هەندێک کەس دەوچێت بەس فیدیا ئەگەر ئەوە ژەندێ ڕوونکەیتەوە بەتابەت کەسە لە دوای ڕەمەزانەی بەڵێ ئەو کەسێک کە ڕۆژووی بۆ نمونە نەخۆش بووە لەبەر نەخۆشیەکەی نەیتوانیوە ڕۆژووی ڕەمەزان بگرێت ئەم نەخۆشینە یان ئەم عوزرەی کە بوویەتی بەردەوامە هەتا ئەگاتەوە ڕەمەزان لە دوای ڕەمەزانێکی تر ئەمجا چاگە بێتەوە دەتوانێت ڕۆژوو بگرێت ئەمە با ساڵیشی بەسەرا ڕۆشت بێت تەنها ڕۆژووی قەرزەکە ئەگرێتەوە فیدیەی ناکەوێتە سەر. جۆری دووهەم کەسێکە ڕۆژووی ڕەمەزانی لەسەر بۆ نەخۆشیەکە مرۆڤە پیرێکی پەککەوتە بوو ینی ئەمەلی چاکبوونەوەی نەبوو ئەو تەنها فیدیە ئەدات بەڵێ تەعاً نەخۆشی دوو نەخۆشی هەیە نەخۆشیەک ئەوەیە کە نەخۆشی مزمینی هەیە گەنجیشە کابرا 20 ساڵە بەڵام نەخۆشە مەعیدەی نەخۆشە یان ئەوەی گورچی لێ وشکە بێتەوە ڕەحمەتی لێبێت ئەمە کە نە ئێستا و نەداهاتوو ناتوانێت بە ڕۆژوو بێت ئەوە یەکسەر فیدیەکە ئەدات ئەوە هیچی لەسەر نییە. جۆری دووهەمووی کە جەنابەت ئاماژەت پێدا فەمەن کان منکم مەریضەن ئەو عەلا سەفەرین کەسێک کە نەخۆشیەکی تەبیعی هەیە یان لە سەفەردایە ئەمە ڕۆژانی داهاتوو ئەبێ بیگرێتەوە ئەمە نابێ بێڵێ ساڵی بەسەردا تێپەڕ ببێت بەبێ فیدیەمیش بەڵێ بەس بەبێ فیدە بەس گرتنەوەی لەسەرە. فیدەکە بۆ کێیە؟ ئەو کەسەی کە ڕۆژووی ڕەمەزان قەرزار بووە نەیگرتوۆتەوە بەبێ عوزر هیچ عوزر بۆ من ئافرەتێ بۆ لە سووری مانگانەیە بووە ئافرەتێ بۆ لە زیستانی بووە ئافرەتێ بۆ منە کەسێ بۆ لە سەفەرێکدا بووە لە ماوەی ئەم 11 مانگەیە نەیگرتەوە بەبێ عوزر حتا ڕەمەزانێکی تر هاتەوە بەسەرا ئەمە فتوای سەحابە هەیە دەبێت ڕۆژەکە بگرێتەوە و گوناهبارش بۆ کە ساڵی بەسەرا تێپەڕ بۆ دەبێت تەوبە بکات و سێهەمیش دەبێت بۆ هەموو ڕۆژێک خواردنی هەژارێک بدات ئەمە لە حەقی ئەوەی کە ئەم ساڵە نەیگرتوۆتەوە بەکەم تەرخەمی. شتێکی تر هەیە مەسەلەی شیر نازام ئەڵێگە لەبەر منداڵەکە ڕۆژوەکەی نەگرتوێ بۆی برسی نەبێیان لەبەر نازام خۆی ئەمەیان جا یەکێکیان ڤیدیۆکەوێت سەوێکیشان ئەوەش ڕوون کرد. فەرمودەی ڕەسوڵڵاه عەلەیهی سەڵات وسەلام لەو فەرمودەیەدا کە باسی کەسێکمان بۆ دەکا کە نەخۆشە لەگەڵ ئەمەدا ڕەسوڵڵاه ساسم لە حەدیسەکەیە باسی حامل و مرضعمان بۆ دەکاوەتە ئەو ئافرەتەی کە دووگیانە و ئافرەتەی کە شیردەرە بۆی عولەما فەرموویانە ئەم کەسە حکمی نەخۆشی هەیە ئەم ئافرەتە کە حامیلەیە لەبەر خۆی یا لەبەر مناڵەکەی ئەو ئافرەتەی کە شیردەرە لەبەر خۆی یا لەبەر مناڵەکەی
کە ناتوانێت بە ڕۆژوو بێت دەفهمن حکمی نەخۆشی هەیە لە دوای مانگی ڕەمەزان دەبێ بیگرێتەوە ئەمە فتوای هەچوار مەزهبەکەیە و لە زانانی معاصر شێخ ئیبن عوثەیمین و شێخ ئیبن باز ڕەحمەتی خوا لێ بێ کۆمەڵێ تریش لە ئەهلی عیلم ڕەحمەتی خوا لێ بێ کە فەرموویانە ئەم کەسە دەبێت لە دوای مانگی ڕەمەزان بگرێتەوە ئیتر ئەم ساڵ بێ ساڵێکی تر بێ ئەفەگە بۆ مەجال لە ماوەی ئەو ساڵەدا شی دەدا بە مناڵەکەی ناتوانێت ئەمە عوزری هەیە کەی توانی لەسەرێتی ڕۆژوەکە بگرێتەوە ینی پێویستە لەسەری بەڵێ پێویستە لە هەردوو حاڵەتەکەیە بەسگرتنەوەی لەسەرە زۆر باش مامۆستا پێنج خولەکێک کاتم ماوە لە چەند ڕۆژی ڕابردوودا شوێنکەوتوان و نەوەکانی سەدام هەم لە شیع و لە سوننە جارێکی تر چاویان بە ژینگە و ڕۆز و باخ و دەغڵ و دانی هەژاران و کانیا و ژینگەی کوردستان هەڵنایە و هەڵیان کوتایەوە سەر کوردستان ئەمە هەم بۆ پەیامێک بۆ ئەوان هەم بۆ خەڵکی خۆشمان بەهۆی فرێدانی جگەرەکەیەوە سەدان دۆنم لە پاوان لە مار و لە مێرو لە دوو بشک لە هێلانەی باڵندە لەو ژینگە جوانەی کوردستان لەو درەختە سەوزانەی کە نزیکەی 100 ساڵ تەمەنیان لە داربەڕوو دار قەزبانەکان هەم بۆ پەیامێک بۆ نەیارانی کورد و هەم بۆ ئەوانش کە بەناوی گەشت و سەیرانەوە هەر لە سلێمانی لە هەورامان لە شارباژێر ڕەز و باخی کوردستان ئەسووتێنن زۆرجا هەر بە ئەنقەز بۆ خۆشییان بۆ بنە دوژمنایەتی لەگەڵ کەسێکی ترا هەیە جەنابتان لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەم دیاردە قێزەونەی عەرەبە شۆڤێنیەکان بەرامبەر بە نەوەکانی سەلاحەدین ئەیوبی و هەم ئەو کەسەی کە کوردە و بەدەرحەق بە نیشتیمان و ژینگەکەی خۆی ئیکە سەرنجی ئیسلام چێ لەم بارەیەوە وەڵڵاهی بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە نامرۆڤایەتێکی زۆر گەورەیە بەڕاستی تاوانێکی زۆر قێزەون و ناشرینە ینی شتێک هەنێشت هەیە ینی مڵکی گشتی بەرامبەر بە عەرەبەکانی ژەرکراوە لە خواروی عێراق و تەنان لە سووریا شت نازە ئایا شیعەیە بەرامبەر سوننەیەکە یان هەر شتێکی هاوینەیە کاکە ڕێزیان پەیامەکە ئێمە پەیامێکی گشتی ئەدەین هەر کەسی ئەم کارە قێزەونانەیەکە هەر کەسی ئەم کارە ناشرینە ئەکا بە ئەنقەز ئیتر کورد بێ عەرەب بێ فارس بێ تورک بێت هەرچێکی ناو لە خۆی ناوە خۆی بە کەسێکی زۆر منتەزیمە زانێ خۆی بە کەسێکی زۆر شۆڤینیە زانێ خۆی زۆر بە کەسێکی بێدینە زانێ هەر کەسێک بێ ئەم کارێکی قێزەونە کارێکی زۆر ناشرینە جارێک تێکدانی ژینگەی وڵات کارەسات و موسیبەتێکی زۆر گەوری هەموو خەڵک لێی زەرەرمەند دەبێت لە دوای ئەوە زەرەردان لە ماڵی خەڵک رسول الله صلى الله عليه وسلم كاتك روي كده كعبة فمي أي كعبة ما أعظمك وما أعظم حرمتك أي كعبة تو شنا جوري خوات شنا شكوي توي باراستوا بلام إيمان دار لا إخوان تو جورة ترم كخواي جوري يكشتي سبار بتو قد غكدو أوج أويك إنسان بنيتي خرابي هبي برابر بمالك إخوا بلام فمي خواي جورة سيشتي مسلمان إلا سام مسلمان حرام كدو يكي لو أنا خوين يكي لو أنا ماله مالكي سروت سامانكي كابرا جاروي صالك خريكي أو دانويلي خريكي أو الرزوباخية تولد شركيك دشي ديسوتيني أمراسي يعني حتى إنسان دەبێ بزانی ئەگەر هەڵەیەکی دا کرد زەرەریدا لە کەسێک زامنە دەبێ بۆی بپارێزێت ئەمە بجا ئەگەر ژینگەی خەڵکی تێدا دەبێ گەنی خۆی بۆ هەموو خەکە ئازاب بکات کە بەڕاستی ئەمانە مصیبەتێکی وڵاتێکیش لەوە چێ خاتە مەترسیەوە هەر بە حەقیقەت وایە ساڵانەوە دەکان خەڵک بۆ کیلۆیە گەنمە چوو بە ئاسمانە ئێستا بەڕاستی ئەوە وەکو عەرزم کردی ئەوە مڵکی گشتیە ئەوە هەموو خەڵک لێی سوودمەند دەبێت بەڕاستی من ئەوانە کە ئەبینم زۆر ئازارم پێ ئەگا زۆر دڵم پێی ناڕەحە دەبێت واللهی مصیبەتێکی زۆر گەورە دەبێ ئەوانە لە خوا بترسن بەڕاستی تێکدانی ماڵ و سەوت و سامانی خەڵک سوتاندنی ماڵی خەڵک ئەو زەویە بەڕاستی بۆچی وای لێکرێت لە پێناوی چیدا من پێشنیارەکەم لە وتاری جمعەیە کە جەنابتان ئەمڕۆ یەکێکی تر لە کۆتاوە پێنج خولەکێک تەرخانکەن بۆ مەترسی ئاگرخستنەوە و سوتاندنی ئەو هەموو مەڕ و باڵندە و مار و مێرووە کە بەڕاستی زانایان ئەڵێن زانایانی توێژینەوەی کەمریکی دەڵێن ئەگەر 33 ساڵ هەنگ لەسەر زەویان نەمێ گردون و مرۆڤایەتی تێگەچێ و مرۆڤ لەسەر زەوی نامێنێت ئەین چونکە هەنگە مایەی پیتاندنی گوڵەکان و سەر لە نوێ بەرهەمێنانەوەی گەنم و جۆ و میوە و ئەو شتانە بۆ مرۆڤەکان بەرنامەکەمان بە کۆتایی گەشت زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئامادەبوونتان خوای گەورە پاداشتان بداتەوە و تاعات و عیبادەتی هەموو لایەکشمان وەرگیرا بێت خۆشەویستانم بە ئومێدی جمعەیەکی پڕفەڕ و بەرەکەت و پڕ لە ئاسوودەی بۆ ئێوە عەزیز و خۆشەویست تا بەرنامەیەکی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوون خواتان لەگەڵ ڕۆژەی پێشبڕکێی پێغەمبەرەکەت بناسە
ئەنەستوتی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی بە هەماهەنگی لەگەڵ دەستگای ڕووناکی هەڵدەستێت بە ئەنجامدانی پێشبڕکێیەک بۆ شارەزابوون لە ژیاننامەی سەروەری مرۆڤایەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەسەر ئاستی کوردستان لە ژێر ناونیشانی پێغەمبەرەکە بناسە. ڕۆژەکەش بەم شێوەیەی خوارەوە ئەنجام دەدرێت. یەکەم بەدەستێنانی کتابی ژیاننامەی پێغەمبەر پند و ئامۆژگاری کە دەست دەکەوێت لە گژلەقەکانی ئەنەستوتی ژیار. دووەم ئەنجامدانی تاقیکردنەوەی تیۆری کە لە دوای جێژنی قوربان لە 28 2019 دوای نوێژی عاسر دەست پێ دەکات. سێەم دوای دەرچوونی ئەنجامی تاقیکردنەوەکان خەڵاتی شایەن دابەش دەکرێت بە سەرسی یەکەمەکان کە بریتین لە گەشتی عومرە و لاپتۆپ و مۆبایل. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەی خوارەوە بکەن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. شەربەتی سەنایس دڵخۆشین هەموو کات دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. کارگەی شیرەمەنی هالە. تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تام و چێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لە ژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارڕوچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆییە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجا پشت بەنزینخانەی موژدە. کارگەی شیرەمەنی هالە. پێشانگای سانا. پێشانگای سانا بۆ پێداویستەکانی حەج و عومرە. بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگەکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر بێت و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. پێداویستەکانی حەج و عومرە بە نرخی جوملە و باشترین جۆرەکانی تەسبیح و هەموو شێوەکانی سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئیحرام کەمەربەند خورمای ئەجوە و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک. لەگەڵ ئەوەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە تەنیشت حاجی عارفی عەتار. پێشانگای سانە. خاوەنی ڕەزی زەیتونی تایبەت بەخۆیەتی بۆ ئەوەی باشترین ڕۆن بەرهەم بێنێت. زەیتی زەیتونی ئاریۆلی ئیتالی بەکار بێنە بۆ چێژلێنان و سوورکردنەوەی خواردنەکانت. بە چەند دڵۆپێک زەیتی زەیتونی ئاریۆلی ئیتالی زەلاتەکەت بەتامتر بکە. کۆمپانیای بورهان بریکاری سەرەکی زەیتی زەیتونی ئاریۆلی ئیتالیا لە هەموو عێراق. کۆمپانیای بورهان هەرزانی لە نرخ و بەرزی لە کوالێتی. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک. تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن.
کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. بۆنێکی فێنکۆ بەهارەمان لە بۆنی نێرگەز بەکارهێنا. تا بۆن خۆشترین سابوون پێشکەش بکەین، ئۆلیڤمان لە نێرگەز بەرهەمهێنا. هەر لە گوڵ و لە بۆنی گوڵ ناسکتر لە پەڕەکانی گوڵ. بۆ جوانکردنی پێست سابوونی ئۆلیڤ دروست کرا. ئۆلیڤ براندە بەناوبانگەکەی کوردستان بۆ جوانکردن و گەشی ڕوویتۆ بەرهەمهێنرا، بە جوانترین شێواز پێشکەش کرا. سابوونی ئۆلیڤ. بەرهەمەکانی پگا گەر دەتەوێت لە مۆرزەدا دوێکی سروشتی تاقی بکەیتەوە، ئەوە دۆی پگا باشترین بژاردەیە. لەگەڵ دۆی پگا هەست بە تامی ڕاستەقینەی دۆ بکە: دۆی گۆزە، دۆی سادە، دۆی گازدار، دۆی نەعنا. بەرهەمەکانی پگا گرنگی تەندروستی. بەرهەمەکانی پگا.